والله خۆشەویستان ڕیبا سوو فایز کاریگەری خراپ دەکات لەسەر وڵات لەسەر مرۆڤەکان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڕەشەی لە قەومێک کردووە لە کۆمەڵگایە کردووە کە ئیشی ڕیبا دەکەن. ئێمە بە خەڵکی دەڵێن کاکە گیان دەفتەرێک ئەدەی بە فڵان کەس ئیشی پێوە بکە، ئەگەر بڵێ مانگی 2 وەرەقەم دەوێ یا 3 وەرەقەم دەوێ یا 5 وەرەقەم دەوێ، ئەوە ڕیبایە، ئەبێ شەریکایەتی لەگەڵا بکەی. چەند کەساوە ئیفلاسی هێنا، خەڵکە بوو پارەیان بۆ دەبر بە لێشاو، هەبوو هات بۆ لام دەموت نەکەیەوە حرامە ڕیبایە، چونکە ئەو پیاوە کە ئەو هەموو پارە ئەدا بە تۆ دڵنیا بەڕاست نییە، دڵنیا بەڕاست نییە. هەبوو بە قسەمی دەکرد هەش بوو دەیانە بڕۆ پرسیا لە مامۆسا عوبێد بکەی، وەڵا ئەوەڵێ حرامە ناچم بۆ لای 30-40 دەفتەر پارەی تیا چوو، تا حرمەیە بۆ لام حتا ماوی بە خەم و خەفەتەوە بژی. ئەگەر بەهاتای بۆ لای من 30,000 نایفەوتە 40,000 نەئەفەوتە نەک 30-40 دەفتەر نایە بۆ لام دا بۆ خۆت باجەکەی بتە. وازانیم قسەی گیرفانی خۆم و ننکم و بۆکەم، قسەی باپیرەمت بۆکەم، پێت ئەڵێم ڕیبا ئیلا ئەبێ شەریکایەتی بێت. فڵان کەس ئەم دەفتەرە ئەدەم بە تۆ، ئەم مەبلەغە ئەدەم بە تۆ، 100 چەند من شەریکم، نیوەیە، 3یەکە، 4یەکە، چەندیەکە. ئەگەر بڵێ ڕێژەیەکی دیاری کراوم دەوێ، ئەوە ڕیبایە ڕیبایە ڕیبایە، ئاگادار بن. وەکو ئەو خەڵکە کە پارەیە لە ڕیبادا 100 نەفەر بەهۆی ڕیباوە پارەی خەڵکیان خوارد و ڕایان کرد، ئیفلاسیان هێنا، ئەوە بەرووبوومی ڕیبایە.